چەمکی گشتی ئاشتی لە زاراوە و لە وەکو قاموس پەرتوک و ئەوانە بە نەمانی شەڕ و ململانێ ئەوەترێت وشەیەکی باری ئاساییە کە لە نەمانی شەڕ و یان پێک هاتنی لایەنە ناسازەکان پێکهاتنی هەندێک لایەنی ناساز پێکەوە و هەروەها بە معنای هاوکاریش دێت ینی هەندێک لایەن کە پێکەوە ناساز بوون ئەگەر ئێستا پێکەوە ئیشکەن ئەڵێن کە بە شێوەیەکی کاتی پێکەوە ئاشت بوونەتەوە بەڵام لە پێناسەی سەردەمیانەی ئێستادا ئەوها کە جانگاڵتۆنگی سوێدی پێناسەیە کات و تقریبان لەسەر ئەو ڕێچکە ئەڕۆن زانایانی ئێستی جەهان لە بواری پەروەردەی ئاشتی خوازدا ئەڵێن کە ئاشتی کۆی پێنج چەمکی سەرەکیە کە شەشەم چەمکێکی تر کە هەمویان پێکەوە کۆ کاتەوە یەکێکیان پارێزرایی بنەمایی جەماوەرە ینی جەماوەر نابێت زەرەر ببینێت لە ململانێ و لە کێشە و قەیران و ئەمانە یەکێکیان مەسەلەی ئازادیە ئازادی بەیان و ئەمانە بەبێ ئەوە ئاشتی مەحاڵە و هەروەها مافپەروەریمان هەیە و لەگەڵ ژیان خۆشی ویلفێر بۆ هەموو کەسێک و هاوسەنگی ژینگەی هەموو ئەمانە هاوسەنگی ژینگەیی ئەیان پارێزێت ئەبێ هاوسەنگی ژینگەی هەموو ئەمانە کۆکاتەوە پێکەوە و ئەوها کە لە وڵاتان بزانین ئاشتی هەندێک جار وەکو نەریتێکی عشیرەی و ڕیشسپیانە دێتە بەرچاو کە کۆمەڵێک خەڵکە چوون تەداخڵیانە کرد دوو برایان پێکەوە ئاشتە کردو دوو گوند لە نێوان دوو گوندە ململانەیە بوو لەسەر زەوی و زار ومانە چوونایان و بۆ هۆڵانیانەوە ئاشتی هەروە ئاشتبوونەوە لە بینی براو خوشکەکانە کە لە خانەوادە پێک دێت ومانە ئەوها لە هەموو کۆمەڵگەکانە بینراوە و دواییش ئەبێتە چەمکێکی وەکو بڵێن هەرچەند دژی ئەوە بەڵام سەر بە میلیتاریزم و سەربازیگەری و ئەمانە ینی لە پێش عوسمانیەکانیشەوە شەڕی گەورەی عوسمانی ومانە هەموو کەسی ئەیان زانی کتێبی زۆر نووسراوە تەنانەت لەلایەن فەرماندە سوپاکانی ئەڵمان و فەڕەنسا ئەمانیشەوە ئەڵێن کە ئێمە کە هەر جەنگێک دەست پێەکەین ئەزانین کە کۆتاییەکەی و توێژەکانی ئاشتی و ئاشتبوونەوە و سڵحە خۆی سەرەتا من ڕوونی کەمەوە کە ئەوە تەنیا کورد نییە بۆ نمونە تۆ هەندێک ناوچەی وەکو باڵکان ئەوەی بۆسنی و سرب و ئەمانە بینی هەندێک ناوچەی وەکو فلستینە بینی لە ئەفریقایش هەندێک ناوچە هەیە کە بە گشتیە بینی زۆرتر لە 100 ساڵ و 200 ساڵ و 300 ساڵ و 500 ساڵی شەجاری وا هەیە ئەبینی کە ململانەی ئاستی زۆر بەرزتری هەیە لەو کە ناوەتانە ناوە ئاشتی و پێکەوە ژیانیش هەیە بەڵام ڕێژەکەی زۆر کەمە مەوداکەی زۆر کەمە ئەوی ئەیبینین ململانەیە و جەنگە و نەهامەتیە و دوایەوە وتوێژی شکست خواردووە کۆمەڵم هەوڵی ئاشتی ئەدرێ کە هەموو شکستی خواردووە ئەوڵەن من تۆزە باری وشەکەم سوک کرد کە بڵێم تەنیا کورد نییە ئەگەر بمانەوێ هۆکاریش بدۆینەوە بۆ هەندێک لەم ناوچانە لە ڕاستیدا لە ناوچەی فەلەستینەوانەوە نییە بەڵام لێرە تۆ ئەتوانی دەست بنیتە سەر هەندێک هۆکاری تەنانەت کەش و هەوایی و ژینگەیش بە گشتی باپیرانی ئێمە شوێنێکیان بۆ ژیان هەڵبژاردووە کە تەقتەقە بەرد و کەندەڵان و سەر حدود و خولی کەم ئاوی ئەو هاسی ساڵ و 40 ساڵی زۆری تێدایە لەو ناوچانە هەم مرۆڤی تۆزێ بێتاقەت و کەم زەرفیەت و مرۆڤی کەم ئۆقرە دروستە بێت پێنی منداڵ بە کەم ئۆقرەی پەروەردەکرێت چونکە دایمە لەسەر بژێ و ململانە هەیە لە ناو خوشک و براکان و مام و خاڵ و ئەوانە هەتا گەورەتر هەتا کۆمەڵگە پێکاتەکانی تری کۆمەڵگە ناوچەیەکی وشک و شاخاوی و ئەوەش تاسیری هەیە ئێستا ئێوە من تەنانەت هەندێک هۆکار جارجار ئاماژەکەم لە ناو داعیشی شاتمیشاکەن ئەوانەی چیچان و ئەوانەی لیبی ینی شوێنی زۆر سارد و شوێنی زۆر گەرم شوێنی کەم ئاو باگشتی ئەوەش تاسیر کاریگەری خۆی هەیە وێڕای ئەوە پسپۆڕانی سیاسەتی نێونەتەوەی و پسپۆڕانی جوگرافی سیاسی نێونەتەوەی مافی نێونەتەوەی هەروەها یاسای نێودەوڵەتی ئەوانەیش باشە زانن کە وەڕوونیان کردووەتەوە کە ئەم ناوچانە بەهۆی ڕوودانی هەندێک شەڕ لە نێوان زلهێزەکانی جەهانە خۆیان بەشێ لە زلهێزەکان نین ڕاستەوخۆ یان ئەکەونە سەر سنوور
ئەوانە لێکەدەن ئەوانە هەندێکیان هەڵە بشێنەوە دانێتر دێتە جێی وەکو مەسەن ڕوخانی عوسمانی و هاتنی حکوومەتێکی وەکو تورکیە وەکو ڕوخانی حکوومەتی سەفەوی و هاتنی ئێران ئیمپراتوری سەفەوی هەڵەوەشێتەوە یەک ئێرانی بچوو کەمێنێتەوە کە تۆ کەوتیتە ئەو ناوەڕاستە کۆمەڵی هۆکاری نەگونجاویت هەیە لەسەر سنوورەکان دایمە شەڕە لە نێوان ئەو دەوڵەتە بچووکانان کە تازە پێکاتون شەڕە پێشتر ئیمپراتوری بوون هەر جەنگ بوو تۆش لەوێ پەروەردەویتر ئەمە پەروەردە لەکوێ وەرەگرین ئێمە پەروەردە لە ئەگەر بڕوامان بەوەنەوە کە هەندێشت لە ئاسمانەوە بە دەرزی ئەو هایکەنە خوێنمانەوە پەروەردەی جەنگ و جەنگخوازی بە خۆمان و بە جیرانەکانیشمانەوە بە خۆمان و بەو سەر سنوورانەیشەوە تند و تیشتر و خراپتر باردێن تا ئەو شوێنانەی کە بۆ نمونە شاری ناوەندین مەسەلەن ئەسفەهانە شیرازە نازانم ئەستانبول نازانم خەڵکی ئەو ناوچانە بە خەڵکیش و بە ژینگەیش بە تایبەت ئەو شارانەی کە ڕووبارێکی گەورەی تێدا وەکو پایتەختەکانی ئوروپا زۆر لە پایتەختەکانی ناوەندی ویلایەتەکانی چین و هێندیش تەنانەت ئەو شوێنانەی کە ڕووباری گەورە و ئاوی زۆری هەیە و شارستانیەتێکی 2,000 ساڵە و بەگشتی ئەوانە ئەگەری هەیە جاروبار 100 ساڵ جارێ مەسل لە 100 ساڵە 70 ساڵی لە ئاشتی و بەبێ جەنگ بژین بەڵام ناوچە سنووریەکان و ئەوانەی وەکو ئێمەن و ئەوانەی برسێتی و شتیش دێتە سەری کەم ئاوی و ئەمانە تقریبا فەرمایشەکەی جەنابتە و زۆربەی کات ئێمە لە قەیرانی جەنگ و ناوخۆ و دەرەکی و پێک نەهاتن و ئەوانە پسپۆری مێژوو یاسای نێودەوڵەتی ئەوانە نیم یان بڵێم سیاسەتیش بەڕاستی وەکو پەروەردەی و تەرایق تەدریس و ڕێگای وانەوتنەوە ئارستان کەم کە ڕێژەی کەمی خوێندەواری فاکتەری سەرەکیە هەموو تەجربە و ئەزمموی کولتوری و سیاسی و نەتەوەی و گەڕان و پشکنینم گەیشتمەتەوە ئامانجە ملەتێکە هەر ملەتە نەکتەنا کورد تورکیش عەرەبیش فارسیش هەندێک ناوچەیان تووشی ئەم کێشە هەیە ئەوی بە منداڵی لە ڕەوزە باخچەی ساوان و یەک و دووی سەرەتاییە دەرسی علوم و بیرکاری و مافی مرۆڤشتی باش پێنەوترا دوایی هەرچی هەوڵی لەگەڵەدەی دەردی مامۆسایەکمان لە تارانەویوت هەوڵی لەگەڵەدەی وەکو ئەوایە بتەوێت چیسەڵێ بە خشخشۆکە ئەو هاسەرکەوێت چۆن نەختێک سەرەکەوێت ئەکشێتەوە دواوە تاکەکانی ئێمە ئەو هاان تاکەکانی ئێمە لە بواری سیاسیە میشاکەی کەسێک دە 15 ساڵ خەباتی شاخی کردە بوێرانە و ئازانە و زۆر زۆر زیرەک و ئەم جار دێتە خوارەوە لە بواری مەدەنیەکە هەرچی لەوێشێ ئەیدا بەفیڕەوە ئەوەندە گەندەڵی و بێ ئوسلوبی و تووڕەوی و تند و تیژی و ئەماناکە یعنی ئەوە هەوڵێکی سەڵەکەی تۆزێ هەنگا 5 سان سەرکە و 15 سان پاشەکشەی کرد هەم تاکەکانمان وە گروپەکانیشمان ئەم ئەگەر تاکەکانمان ئەوها بن گروپ و حیزب و ئومەت و چین و فرقەی شەروایان بەسەر دێت ینی وەکو ئومەتی پێغەمبەرێ نازانم ڕزگارکەرێ سەیریکەی وەکو چینی کۆمەڵایەتی چینی کرێکار چینی ڕۆشنبیر چینی سەرمایهدار ئێمە چینی سەرمایهدارەکەیشمان هەر تووزی وشتێ سەیری ڕەفتاری سەرمایهدارێکی جوولەکەکە لەگەڵ سەرمایهدارێکی کووردا بۆ نمونە سەرمایهدارێکی ئیتالی و جوولەکە و سەرمایهدارێکی ڕووسی بکە ئەو لە چوارگۆشەی دنیا فرتوفێڵەکە غەدریشی کردووە ئێرێتەوە لە وڵاتەکەی خۆیان سەرفەکە هی ئێمە خواخوایەتی لێرە لە کاتی جەژنی قوربان و ڕەمەزان و نەورۆز وشتا غەدر لە خەڵکەکە پارێ زیادیان لەوەرەگرێت ئەچێت لە خارج سەرمایه‌گوزاری پێکە یعنی ئێمە تاکەکانمان ئەوان کە تاک وابوو چین و ئومەت و گروپ و فرقەیش تقریبان هەرەوەی بەسەر دێ بەڕای من شتێکی تایبەتم نییە دەربارەی ئەوە کە کورد بۆچی ئەو هایە ئەمە سیستەمە ژینگە جۆری سەرمایهداری میکانیزمی بازار ینی بازاری ئەو وڵاتە چۆن بەڕێوەچێ ئەو بازارە ئەو خەڵکە پەروەردە ئەکات تۆ کە بازارەکەت شەڕە ینی لە قەدیمەوە تۆ زانی لەم وڵاتانی ئیسلامیشی ئەو سنە و کوردیشی تێوە گلاوە پێش جەژن ئەگە غار نەدەی دووسێ ڕۆژ پێشەوە ئەشێ شتەکان بە 3 جاران بفرۆش ینی بازار خەریکە شەڕ لەگەڵەکە ئەو شەڕی ئاینی شەڕی جەژن لەگەڵەکە جەژنی قوربان ڕەمەزان کە بازارەکەت ئەو هابوو منداڵەکەیشت هەروە پەروەرداوێ مامۆستاکەیشت لە پەروەردە تقریبان لەگەڵ خوێندکارەکانی ئەو های لێدێ مدیری خوێندنگاکەیش ئەو های لێدێ ئەمجا هەر ئەوانن دوای ئەبنە ئەندامی حیزب و کادری ڕێخستن و ئەبێتە فلان و فلان بۆیە بێجگە لەو شوێنانەی کە ئێمە ڕێکخستنێکی قورس و قوڵمان بووە ماوەیەک بۆ نمونە 80 ساڵەوە پێش شیوعیەکان لە هەندێک ناوچەی بچووکی عەرەب و کورد و فارسا کردوویەتی ئێستیش جێپەیان دیارە کتێبی زۆریان خوێندووەتەوە کۆمەڵە خەڵکێ بوون تموحی مادیشتیان لاناوە تۆزی ئەو میکانیزمانەی بازاڕیان ناسیوە ئەو ڕێخستنەی کە ئەوان کردیان بەم ئاخرانە ئەو ڕێخستنەی کە لە کوردستانی باکوور و ڕۆژاوا ئەکرێ
لە ژێر سێبەر و دەسەڵاتی پەکەکە و ئەمانە بێجگە لەو شوێنانە کە ڕێخستنێکی ورد و بەقووەت کرابێت لەو شوێنانی ڕێخستنی تۆکمە و ڕێخستنی بەهێز نەبوو بێت لە هەموو شوێنێت ئەو دەرەنجامانە ئەو فەشەلیە ئەبینی ئەو هەرەسێنانە ئەبینی تەنیا لە هەندێک پەیام و دەستپێشخەری گەورەی ئاشتی ئۆجاڵان ناڕوانین بۆ ئەوەی کە سەیری کردداریکەین بەڵکو من بۆ نمونە لە پەیامی نەورۆزی 95 بە کرێگیراوەکانی حکوومەتی تورکیا ئەوانەی کوردن و بەرامبەر بە کورد شەڕەکەن هەڵێ کاکە ئێوە بەڕاستی فیشک بێوەمە نێنن ئێمەش ئێوە بریندار ناکەین ناتان کوژین ئەگەر لە شاخیش پێگەیشتین لەبەرەوە ئەگەر ئێمە کەم بین ئێمە ژمارەمان کەم بێتەوە ئەگە ژمارەی گریلا زۆر کەم بێتەوە ئێوە معاشەتان لە دەسەچێ خوێندەوارید نییە پیشت نییە دەوا من نییە تەعین نەبووی هاتی مانگی 6 حەوەرەقەت پێدەن لەگەڵ ئێمە 6 حەوەرەکەەوە بژن و منداڵەکەتی پێ بخێ و کە زۆر جدی شەرمان لەگەڵ مەکە ئێمەش زۆر جدی لەگەڵ تۆی ناکەین ئەمە پێش ئەوەی تەنانەت زیندانیش بکرێت لە ڕۆژێکەوە کە زیندان کرا من سەیری ئەو ناکەم چۆن پەیامی ئاشتی بوو داوای لێبوردنی لە دایکی سەربازەکانی تورکیش کرد وتی ئەوانش ڕۆڵی خەڵکن وەک ڕۆڵی منن ئەوانش براخوشی منن کوژراون ئێمە ئەگەر ئاشتی بکەین ئەبێ داوای لێبوردن لە یەکتری بکەین ئێمەش داوای لێبوردن لە ئێوەکەین کە سەربازی ئێوەمان کوشتووە هەموو هەوڵەکانی زۆر تۆکمە نیشانەی کەسایەتیەکی نوێخوازە کەسایەتیە کە ئەتوانێت خۆی تازە کاتەوە و ئەتوانێت تاسیری زۆر کاریگەری زۆریش لەسەر دەوروبەرەکانی دابنێ کە ڕەنگە کاریگەریەکە زۆریش نەبێت لە ئاستی تموحی ئەو لە ئاستی تموحی ئەوەی کە فەلسفەی ئاشتی ئەوە زۆر جێی داخ و کەسەر نییە لەبەرەوە کۆنفوسیۆس و مەسیح و محەممەد و ئەوانیش نەیانتوانی ئەوە کاریگەری لەسەر خەڵک هیچ کامیان بەو هەموو هێزی ئاینی شتەوە کە ئەبینی ڕفتارە وردەکانیان ڕفتارە ڕاستەکانیان تاسیرێکی وای لەسەر خەڵک نەبووە بەداخەوە ڕەنگە ئەمی شەروای لەبێت بەڵام هەوڵەکانی دەستپێشخەریەکانی و هەندێک کردداری پراکتیکی تری هەیە بێجگە لەوەی کە دەستپێشخەری کردە هەمیشە بۆ ئاشتی ومانە بۆ نمونە ئەوەی کە لە گەورەترین دانوستانەکانە کە ڕوویدا و جددیترین یانەکە ڕوویدا 2013 لەو کاتەوەتی کاکە ئازادی منیش و بارودۆخی من لە زیندانە مەکەنە مەرجی گفتوگۆکان کارتان بەسەر بنەوە نەبێ من لێرە هەرچۆنێ بێ ژیانی خۆمەکەم ئەوە سەرۆکێکە کە خەریکە ئەبێتە پێشەنگ بۆ ئەوەی کە ئێمە هەندێک پەیامی نوێی ئاشتی خوازای مدرنی شتێ بگەین پەیامی ئاشتی خوازی مدرن پێمانەڵێ ئەڵێ زۆر ڕسمی سەرۆک گەورە مەکەنەوە ڕسمی فەرماندەکانتان گەورە مەکەنەوە تان ڕسمی شەهیدەکانیشتان زۆر گەورەی پێ مەکەن زۆر شانازی پێوە مەکەن بە گەورەترین فەرماندەتان شەهید بووە ڕسمێکی بچووکوی ژیاننامەیەکی کورت و تەواو واز بێنە لەبەرەوە کە ئەوە زۆر گەورە کردەوە ینی چی ینی من هەر درێژە بە خەباتی جەنگیە دەم تا خەباتی ئاشتی خوازی لەبەرەوەی کە لە هەموو دایرەیەکە لە پشت سەری خۆتەوە ئێستا مەسەن سەرۆکی شارەوانی ئامەدە سەرۆکی شارەوانی سلێمانی ئازام کێ ڕسمی سەرۆکی حیزبەکەت و ڕسمی یەک دوو شێد و فەرماندەی خۆت و داکتا یعنی تۆ لەگەڵ من قسە ناکەی لەگەڵ ئەوانە قسەکەی کابرا هاتە داوای مافێکی مەدەنی خۆیەکە ئەبێ جارێ چاوی لەوانە بێت و نەختێ لە بەرابەر تۆ خۆی بچوو کاتەوە و ینی تیمیشاکەن خۆی پەیامەکانی ئۆجاڵان نەک تەنانەت پەیامەکانی کردارەکانی جۆری مقاومەی لە زیندانە ئەو خۆڕاگریە کە هەیەی و ئەمانە هەوێنێکی گەورەی ئاشتیە ئێمە پێشتریش ئەوەمان بووە لە کوردەواریە هەندێک کردداری قازی محەممەد پێشەوە لە مەهاباد زۆر ئەتوان بڵم پۆستمۆدرن و ئاشتی خوازانە بووە مام جەلال کاتێکەوتی من حکمی ئیعدامی سەدام واژوو ناکەم لەبەرەوە لە ڕێکخراوێکە ناوم نووسیوە کە دژی لە سێدارەدانمۆمانە بەڕای من ڕەهەندێکی مێژویی و زۆر فێرکاری بۆ نەتەوەی کورد بەجێشتەوە بە کوردی باشوور بە تایبەت کە ئەبێ سەدان ساڵ مامۆستای ڕۆزە و مامۆستای سەرەتایی مامۆستای زانکۆ بێ سوودی لە وەربگرن لەبەرەوە ئەو شتانە قوڵن ئەوانە لە هەموو ینی کەسایەتیەکانی تری کوردیش هەندێک هەنگاوی وایان بووە بەڵام ئەوی کە ئۆجاڵان کردیەتی و ئەم 20 ساڵی ڕابردوو 19 ساڵی ڕابردوو و ئەم 3-4 ساڵی ڕابردوویش حتا کە گەمارۆکانیشی لەسەر بووە دوای 3 ساڵەتن 2 ساڵەتن وتوێژی لەگەڵەکەن ئەبینی هەڵوێستی کەسایەتی هەروە سەقامگیرە خۆی سەقامگیری هەروە کەوتمان سەقامگیری ژینگەیی کۆکەرەوەی ئاشتیە ئەگەر ئەو ئینسانە لە زیندان ئەو هەسەقامگیر بێ دیارە توانێویەتی هەموو ئەو چەمکانەی ئاشتی پێکەوە گرێ بدا لە کەسایەتی خۆیە و لە
زەینی خۆیان لە مێشکی خۆیان وەکو دەروونناسیش ئەتوانم بڵم دەروونناسێک کە خۆم لە زیندانیشم کێشاوە و لەگەڵ زیندانیەکان زۆر ئیشم کردووە ئەتوانم بڵم لە ڕووی کەسایەتیشەوە لای من مسۆگەرە کە گەیشتێتە لووتکەی فەلسەفەی ئاشتی خوازی گەیشتێتە لووتکەیە کە لەو بەرزتر مەگەر تەنیا بتوانین گاندی و مان دووسێ کەسی تر لە دنیا بتوانین ناو ببینەوەمانەوە یەک دوو فەیلسوفی چینی و هێندی و ئەمانە ئەگەر هەموو لە هەموو جیهانە چەند کەسێک گەیشت بێتنە ئەو لووتکە هەمووی 12 کەس بن ئەوی سەردەمیانەتر و نزیکە لە ئێمە و لە بارودۆخی نەتەوەی کوردیش نزیکە سەرۆکۆتاڵە شتێکمان نییە ئێمە بە ناوی ئاشتی بۆ کورد بەتەنیا یا ئاشتی بۆ کورد و تورک بەتەنیا یا ئاشتی بۆ فارس و تورک ئەگەر بڕیار بێت کە مرۆڤ تۆزێ بحەسێتەوە لەم نەهامەتیە 3-4 هەزار ساڵە کە بەگشتی 30 ساڵدارێ چەنگیزێ تەیمورێ داعشێ حەشتی شعبی کەسێ نازانم کەسێک سەر هەڵەدات و دەسەکا بە کوشتن و قەتڵ و بڕین و غارەتی خەڵک و کوشتنی منداڵی بچووک و کوشتنی دیلی بێسلاح و ئەمانە و لە ناو کوردیشە هەیە لە ناو فارس و تورک و عەرەب و لە ناو لە ئەوروپا و ئەمریکا و چین و ژاپۆن و شتیش بووە ئەگەر بڕیار بێ ئێمە لەم نەهامەتیە تۆزێک بێنە دەرەوە ئەبێ ناوچەی گەورە گەورە بگرێتەوە و هەموو پێکاتەکان بگرێتەوە ینی سەرەتا سڵحی بینی ژن و پیاو ینی لە کۆمەڵگەیەک هەروە کە سەرۆک لە زۆر لە کتێبەکانە زۆر زوو ئاماژەی کرد ڕەنگە بەری 35 ساڵ بەری 35 ساڵەوە ئەو کاتە قسەکان ئەو مەزمونەی نییە بەڵام ناوەڕۆکەکەی هەرەوەیە ئەڵێ ئەگەر ژن و پیاوپێکەوە ئاشت نەبن یعنی ژن لای مسۆگەر نەبێت کە پیاو مافی ناخوا چیتر پیا و سالاری لەوە زیاتر مافی ناخوا سڵح لەو کۆمەڵگە دەستبەرە تا دەست پێشخەری و پێشکەوتی ژنان نەبێت سڵح بوونی نیە سڵحی لێوان ژن و پیاو سڵحی نێوان سەرمایەدار و کۆیلە ئەگەر کۆیلە هەر کۆیلە بێت و سەرمایەداری شەر سەرمایەدار بێت ڕۆژ بە ڕۆژەوە دەوڵەمەندتر بووەم فەقیرتر بێ هیچ ئاشتەوانی و هیچ ناوچەیەکی ئاشتەوانی معنای نابێت هیچ ناوچەی ئارامێ ئەوەی کە ئێستا لە نازام لە تورکیە و لە بینی سووریە و تورکیە و لەسەر سنووری ڕۆژاوە هیچ ناوچێ بوونی نییە ئەو هەموو ئەو سڵحانە وێڕای ئەوە ئەم جارە پێکاتە نەتەوەییەکان ئەم جارە نێوان حیزبەکان حیزبە سیاسی و پارتەکان ئەوانەی ئەیانەوێ هەر لەم سیستەمە ناتەواوە کە سەرۆک پێڵێن نەتەوە دەوڵەت و بە ناتەواوی ئەبێ ئەم کۆمەلگانەی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەت بەڕێوە بن و هەروە کۆمەلگەکانی تری جیهانی شەروان هیچ ئاشتی بوونی نییە یعنی ئێستا مەسەن جەنابەت میشا کە رووسیە خۆی لە دوای ئەفغانستانەوە لە هیچ شەڕێکی ڕاستەوخوا بەشداری نەکردووە بەڵام شەڕفرۆشیەکانی لە بۆسنی و هەرزەگوین لە لوبنان ئەوە تا لە ڕۆژاوە لە سووریە بە عام لە هەموو تەواوی سووریە و ئەمانە خواخوایەتی دەرفەتێکی دەستکەوێت و ئەو پێزە گەورە سەربازیە بجوڵێنێت و هەڕەشەی لێ بکا لە گەلان و هەڕەشە بکا لە هەندێک ئاین و نەتەوە هەڕەشەی لێ بکا لە جوگرافی سیاسی ئوروپا بە تایبەت ئەمریکای شەر خەریکی ئەوەیە واتە چەمکی ئاشتی شتێک نییە کە لە زەینی مەسەلەن ترامپ و پۆتین و خامانەی و قەزافی و یا مەسەلەن ئۆجاڵان و لەوانە بێتە دەرەوە ئەمە شتێکە ئەبێ بە هاوکاری گەلان بە هاوکاری هێزی ڕۆشنبیری پێشکەوت و خوازی چەپی نوێ لە هەموو ناوچەکانە یەک بگرێتەوە ئێمە ئەبینین سەرەتا مافی ژن بە باشی ڕەچاو کراوە ئازادی گەلان هەیە من ئێستا ئێمڕۆ لە تەلەڤیزیۆنی ڕوودا بۆ نمونان بینی کە ژنەکان و کوڕەکانی ئەو کەمپی داعش هەر ئەو سیستمی نوێژوشتەی خۆیانیان هەیە 3-4 مانگە لە بن دەستی داعش هاتوونەتە دەرەوە هەر دروشمەکانی داعش بە ئاسانیە دەن کەس ڕێگریان لێ ناکات کە تۆ ئازادیت هەبوو ماف تقریبەن تا ڕادەیەکی زۆر درا هەنگاوێکی تر کە من خۆم ڕەخنەی پەروەردەیم لێ هەیە بەڵام دیارە دژی چینایەتیە پەروەردەی ڕۆژاوە پێرار ئەم دەمانە بریاری داوتی با مەکتەبی ئەهلی نەمێنێ زانکۆی ئەهلی نەمێنێ هەمووی بێتە حکومی یعنی تۆ ناتەوێ سەرمایەدار منداڵەکەی بنێرێتە مەکتەبێکی با هەرچەند ئەم بریارە لە ڕووی ئیداری و پەروەردەیە و جێگای ڕەخنە هەیە بەڵام نیەتیان دیارە نیەتی بەڕێوەبەرانی ڕۆژاوە ئەوەیە کە ئاشتیەکی ڕاستەقینەتر ئاشتیەکی سەردەمیانەتر ئاشتیەکە لە چوارچێوەی ئەو ئاشت بوونەوەی عەشایری کۆنا ناگونجێت بەڕاستی بە هیچ شێوێ ناگونجێت و هەروەها ئەبینین ئەوانە خۆیانیان گرێ نەداوە بەوەی کە بۆ نمونە
چونکە لەگەڵ ئەمریکا پەیوەندیەکەی باشە ببێتە دژمنی ڕوس یا چونکە لەگەڵ ڕوس ماوێ باش بوون لەگەڵ حکوومەتی سووریە بمێنە دژمنی ئەمریکیەکان و ئەوانە چونکە لەگەڵ شیعە باشن بێتە دژمنی سونە چونکە لەگەڵ سونە باشە بێتە دژمنی شیعە تا ئێستا ڕۆژاوە توانیوێتی هەر لەژێر سێبەری فەلسەفەی ئۆجاڵان و تەنیا ئۆجاڵان نییە کۆمەڵێک کادری ناوەندی باشی پەکەکە و کۆمیتە ناوەندیەکان ئەو ژنانەی کە فەرماندن ئەو ژنانەی کە ئەندامی کۆمیتەی ناوەندین بەڕاستی ڕۆژاوە توانیوێتی ئەو خەباتە بە ڕوونی و بە هێزەوە بەرەو پێش ببات و هەرچەند ببوورنەوە من وشەیەکی نائاشتی خوازانەی هێزم بەکار ڕەنگە جاروبار ئەبێ لەو وشانەیش خۆڕا بگرین گاڵتۆن گەڵێ ئەگەرەتەوەی ساڵاوە وتوێشکی دەربارەی ئاشتی هێزیش بەکارنێنە وشەی دژمن بەکارمێ من هەوڵمدا تا ئێستا ئیمڕۆ لەم وشەی خۆمانە بە تورکیە نەڵێم دژمن بە ئێران و بە بەغا نەڵێم دژمن بە ئەمریکا و ڕووس نەڵێن دژمن ینی ئەبێ لە زمان پاراویشە ئێمە هەوڵ بدەین ئەو ڕێچکانە هەمووی بپارێزن تورکیە فڕۆکەکەی ڕووسیە خستە خوارەوە ئێستا بووە بە خزمەتکار و بە کرێگیراوی ڕووسیە یعنی تمیشاکەن لە پێناو ئەوێ ساروخی زۆر باش لە ڕووسیش بکرێت لە ئەمریکاش بکرێت لە پێناو ئەوە خەڵکەکەی خۆی تا حەدێ برسی بوون جەژنی قوربان دەیان وتوێش کراوە لە ئەنکارا و لە ئیستانبول خەڵک نەیتوانین نیو کیلۆش چکلێت بکرێت گوڵە بە ڕۆژە بکرێت بە ڕوبع کڕیویانە پارەی تورکیەوە شکاوە هەمووی لە پێناو پاوانخوازی و سیاسەتی شەڕ و دەسەڵاتخوازی من ئەگەر ئیزن بێت هەرچەند ئەمانە تۆزێکی شڕەنگە مەترسیدار بێ بەڵام با تۆزی ڕوونتری کەمەوە تەنیا تورکیە نیەگەتەوە گلاوە لەم ناوچە بە هەندێ هەموو حکوومەتەکانی ئەم ناوچە بە هەرێم و بە هەمویانەوە تقریبا ئەگەر پەکەکە توانی بێتی خۆی دوور بگرێ نازانم بەڵگەم بەدەستەوە نییە بەداخەوە کۆمەڵێک کوڕ و برای مەسئولە گەورەکان سەرکردایەتی گەورەکان هەن ئەمانە تقریبا وەکو مافیایەکی نەوت مافیایەکی چەمەنتۆ مافیایەکی چەکفرۆشی و چەککڕین ناوچەکەیان گرتەتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەمە لەلایەکەوە بڕیارێکە زلهێزەکانی جیهان ئەو مافیای پشت پەردە کۆمپانی گەورە نەوتیەکان بوون جاران ئێستا چەک و نەوت و چەمەنتە و شتیشی تێهاتووە ئەمانە بڕیارەدەن کە لە ناوچەیەکە 8 ساڵ 10 ساڵ 15 ساڵ سڵح بێت یا شەڕ بێت حقیقەتی بڕیارێکی سەرەکی هەیە ئەوانەی دەن بەڵام جێبەجێکاری کەین من و تۆ ئەم حکوومەتانەی ناوچەکەن ئەم جێبەجێکارانە تەنیا تورکیە نییە تۆ تمیشاکە کە داعش هاتە ئەم ناوچە لە سەرانی کوردیش هەبوو لە سەرانی شیعە و سوننیش هەبوو بەو هەموو مەترسی و زەبر و زەنگەی داعشەوە کەچی کڕین و فرۆشتی نەوتیان لەگەڵە کرد کریت و فرۆشتی چەکیان لەگەڵە کردیان ینی تۆ ئێمە با زۆر گەشتبین نەبین نەک تەنانەت ئۆجاڵان و سەرکردەکانی ڕۆژاوە هەرچی پێغەمبەر و فیلسوفی باشی مێژووە کۆ بێتەوە لەم ناوچە ئیشی خۆیانەکەن خەباتی خۆیانەکەن ڕۆشنگەریەکەن مشکی من و جەنابەت پەروەردەکەن تا ڕادەیەکی زۆر ڕفتاریشمان ڕەخت وردە ڕفتارەکانمان بگۆڕن بەڵام ژینگەیەکی وا لە نالەبار پێک هاتووە وا تێوە گلاوین لە ینی الان تۆ کوڕی سەر و کۆماری تورکیە لەگەڵ کوڕ و برای سەر و کۆماری ئێران و کوڕ و برا سەر و کۆمارەکانی بەغدا و ئەمانە پێکەوە خەریکن شەریکاتێکی گەورەی ینی وێڕای ئەو تەنانەتەکە جەنگیشیان بێ پێکەوە بازاڕەکەیشیان هەر هەیە کڕین و فرۆشتنەکان هەر هەیە بۆیە دوورنوێنی ئاشتی لەم ناوچە بەداخەوە هەندێک گەشتبینانەیە ڕەشبینانەیە هەرچەند ئێمە خەباتی خۆمان هەرەکەین من ئیمڕۆ لە موتوێژی خۆما وشێک نابێ بەکاربێنم کە دژمن بۆ خۆم زیاد کەم شتێکی پەروەردەی خراپ بە منداڵی خەڵک بڵێم لە دەرس و دەوری خۆمان نابێ خەڵکان بدەم بۆ تونند و تیژی و هەڵگرتنی چەک و بۆ ئەو جۆرە شتانە یان بڵێم چۆنها حتا دانانی چەکە بڕم لە شوێنێکا تۆ ئەندامی و حیزبەی چەکەکە دانەوەرەوە لە حاڵە کازانم ئەو نەتەوەکەی لە مەترسی کەسێکی وەک داعشە تەشخیص و لێکدانەوەی ئەم هەموو وردەکاریەی کە لەم ناوچە هەیە ئەو ڕێگر و کۆسپانێک کە لە بەردەم ئاشتیا هەیە ئەو هەموو هەوڵ و خەباتە گەورە کە هەندێک حیزب و لایەن داویانە و کردویانە و هەندێک شاعر هەندێک نووسەری گەورە ئێمە هەندێک نگارکێشمانەیە کە هەموو ژیانی خۆی لە سووریە و لە ئیستێژ لە ئوروپا و بێتەوە ئێرەیش هەموو ژیانی خۆی لە پێناو ڕۆژێک ئاشتی و خۆشی ئەو منداڵی و گەڕەکە هەژارانەدا کۆمەڵە شاعر و نووسەرمانەیە کۆمەڵی خەباتکاری پەروەردەیمانەیە تەنانەت لە ناو دکتورەکانمانە هەیە دکتۆرمان هەیە ئێمە لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژەڵات کە
بەبێ پارە خەریکە نەخۆشی خەڵک چارەسەرەکە منداڵی خەڵک چاکە کاتەوە گەورەکان دکتۆری خۆی کەمترین پارە وەرەگری بژێوەکەی خۆی هەیە ئەڵێ بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان چینی هەژار بحەسێتەوە بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان کەسێ لەم ڕفتارەی منەوە تۆزێ نەرمونیانی تۆزێ ئاشتی خوازی فێر بێ ئەوانەیشمان هەیە بێتگە لە حیزب و خەباتکارەکان هەموو ئەم هەوڵک پیرۆزانە هەن هەموو ئەو ماندووبوویانە هەیە و لە هەمان کاتە کەسانێکمان هەیە کادری ئەم حیزبانەمان هەیە لە هەموو حیزبەکانە هەر هەندێک گەندەڵی و تندوتیژیە بێنێ وازی هێنا ئێستا لە ماڵ هەموو مافی خۆشیێڵەکە کە هیچ ناوێت و بەس وازم لێ بێنن با من لەگەڵ ئەو حیزبە تووشی شتی خراپتر نەبوو هەموو ئەو شتانەمان هەیە لەلایەکەوە ئەوانەمان هەیە لەلایەکیشەوە کوڕ و برا و کچی ئەو سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و سەرۆک حیزبانەمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەقریبەن لە زۆربەی ناوچەکانی جەهانیش ئەمە تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نییە کە تازە بە تازە ئاکاتە دەسەڵات ئەوێ پارەی زیاتر و ناوبانگی زیاتر و کوێیانی دەسەڵاتێکی هێزی زیاتر بۆ خۆی پیاکە و بۆ ئەوە زۆر بۆی فەرق ناکە ئەگەر لە ڕێگەی ڕێکخرا و کۆمیسیۆن و سمیناری ئاشتیەوە بە ئیشی خۆی هەرەکە ئیشی خێرخوازی جاروبارە چێت لە نەخۆشخانە هەندێک نەخۆشی سەرەتان و شتێکیان پێدا لەو لای شۆ خەریکی گۆڕینەوەی چەک و ئاڵوگۆڕی نەوت و کە ئەوانە هەمووی جەنگی ناڕاستەوخۆی دژی خەڵک یعنی ئەو سوتەمەنیە بە قاچاق و بە حکومیەکەیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەمووی دژی ئاشتیە چەک و چەمەندۆ دژی ئاشتین هەموویان خەریکن دژی ئاشتی ئیشەکەن بۆیە خۆشمان فریو نادەین وە بزانین کە ئەمە ڕێگایەکە کە تەنیا بە خەباتی سیاسی و ڕۆشنبیری یا بەوانەوتنەوەی چەند مامۆستایەکی ئاشتی خواز ئەم ڕێگایە کۆتایی پێدێ وەکو گاندی ئەیوت ئەوەی کە لە دەوراتەکەی شاپێکەوە هەمان بۆمانە ئەیوت کە هیچ ڕێگایە بۆ گەیشتن بە ئاشتی خۆی ڕێگاکەیە ئەبێ 24 سەعات لەو ڕێگا ماندووبی تا شتێکە دەستکەوێت بەداخەوە هەم گەورەترین زیانی پەروەردەیە ئەنی منداڵەکانمان خراپتر باردێن لە خۆمان منداڵمان لە خۆمان خراپترە بێت چونکە بیمینیمان منداڵی هەندێک لەم سەرکردانە لە باوکەکەی خراپتر بوو یعنی ئێمە وامان نەزانی ئاخۆ بابی چ مەسەلان ئەردوغان تۆ وازانی ئاخۆ چ زاڵمێکی دیکتاتۆری ئەو هەیە کوڕەکەی خەریکە پێگا بچیشانی بابی ماچکەی بڵێ سەد ڕەحمەت ینی بەداخەوە ئەم مەوزوعە لەناو کوردیشا هەیە لە زۆربەی حیزبەکانە ئەوە بینین و دواکەوتویەکی پەروەردەیی مەزنمان تووشەکات قوڵ زۆر قوڵ و وەکو فارسەڵە غەیری قابل جوبران کە عەرەبیشە ینی قەرەبوو نەکراوە ئەمە و بێجگە لەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمن و ئیستیخبارات لە هەموو ڕوویەکەوە ئەوی کۆشمان کردێتەوە بە فیرۆت یعنی بەس سادەترین شتی تۆ میشاکە لایەنی ئەمن و ئیستیخباراتە کە تۆ دایمە ئەم لایەنانە پێکەوە ناکۆک بوون لەگەڵ لایانی دەرەکیشە ئەچێ بە لایەنێکەوە خۆی نووسێنە کە شەڕخوازە ینی خۆتە لەکێنی بە ئێرانەوە لەسەر مەسەلەی نەوەوی و لەسەر هەندێشتی تر خەریکی شەڕ و ململانەیە هەموو سیاسەتەکانی لەسەر بنەمای شەڕ و ئەعدام و تورکیە تقریبەن هەروایە بەغدایە تقریبەن کە خۆت ئەلکێنی بۆ لایەنانەوە ینی بەجێ ئاشتی خوازیت ڕوەکەیتەوە لە شەڕخوازی کە ئەو ئیشت کرد جارێ ژێرخانی ئەمن و ئیستیخباراتی نەتەوەی خۆتت بە فیرۆداوە هیچ داروبەردە لە وڵاتە نامێنێت کە ئەوان کەشفیان نەکردبێ فرۆکەی بێفرۆکەوانیان لەسەری نەبێ جەهازی استخبارات و ئەمنی خۆیانیان تێدا دانە نابێت ئەوە ئەمن و استخباراتی وڵاتت فرۆشت ئەوە تقریبەن ژێرخانێکی ترەوەیە کە ڕێگاوبان و کەرتی سوتەمەنی ئەوانە ئێهمالەکەی بەرەبەرە وێرانترە بێ ئێستا نمونەت پێ بڵێ مەسەڵەن حکوومەتی هەرێم 6 مەشروعی زۆر باشی ڕێگاوبانەکە تا ئەو 6 مەشروعە خۆ 15 جادەی کۆنی نیوداش کە خەڵکەکە سوودی لێوەرەگرێ ئەوان وێرانە بن ژێرخانی ڕێگاوبان ژێرخانی ئابووری خەڵک بژێوی خەڵک و هەروواکە ئەبینین لە هەموو ئەو ناوچانە کەرتی کشت و کاڵ ڕوو بە وێرانیە ڕوات ئەوانە ژێرخانن ینی کە تۆ کەرتی کشت و خاڵت ینی ئەمنی خۆراک ئەمنی خواردن کە نەما جەماوەرەکەوێتە مەترسی جەماوەرە بێتە کۆیلە کە ئەو ناوچە برنج و شفتی و تەماتە و لۆبیا و ئەوانە هیچی خۆی نەبوو کوڕکچی من و تۆ کە گەورە بن یا ئەبێ بە کەلەرەس و ماستەر دابنیشە دە 2 ساڵ لە ماڵەوە بێ ئیش بە تەمای تەعین تووشی نەخۆشی دەرونی و هەزار انحرافەوێ یا ئەبێ هەستێکەوێتە ناو پیشەی خراپ و پیشەی ڕەش و بچێ لە ئەوروپا کاری ڕەشکا لێرە بێر ئیشی ڕەشەکە تەزویرەکە ئیشەکە کاکە زەریبە نادا ینی تمیشاکەکە تو بۆ نمونە وڵاتێکە کرد و کشتتوکاڵەکەی خۆی وێرانەکە ینی تەواو ڕوەکەیت ئەوەندیتر ڕۆکێتە جەنگ جارێک ئێمە هەندێک نمونەی ئاشتی خوازیمان هەیە هەروەکە باسم کرد
لەسەر ڕێباز و خەباتەکانی قازی محەممەد پێش ئۆجاڵان هەندی ڕێچکەی ئاشتی خوازانەی مامجلال و سەرۆکەکانی کورد کە بەجێیان هێشتووە زمانێ مەسعود بارزانیەڵێ کاکە چیتر لە حیاتیا ئێمە ناهێڵن خوێنی کوردێ بەدەستی کوردێ بڕێژرێ ئەگەر ئەو قسەی بە فکردار حیزبەکە بیەوێت حکوومەتی هەرێم بیوێت جێبەجێ ئەبێ لەسەر ئەو ڕێچکانە جارێ ئەوانە نموزەجێکە ناچارین نەختی خۆمانی پێوە هەڵواسین لە تەنیش ئەوە ڕێخستن ڕێخستنی گروپەکان ئیشی ڕێکخراوەی ئیشی گەڕێکی جەماوەری گەرەکی پەراوێزی جەماوەر من جاری وای ڕێکخراوی ژنان لە هەفتەی توندوتیژی ژنانە سمینارێک کۆڵم کاکە لە کتێبخانەی ئێرە و لە نازانم مەکتەبی بڕۆ لەناو گەڕێکێکی جەماوەرە لە مزگەوتە لە بنکەی تەندروستیە بیکە لە دوورترین و پەراوێزترین گەڕێکی کۆیە ئەو خەباتە لەوێ بیکەن بۆ دێن هۆڵێکە گرن و گەرمایە سەرمایە با لەوێ بێت چێژێکە با لەوێ بێت فێربوونێکە با لەوێ بێت ئێمە ئەبێ هەچی خەباتی خۆمانە بیبینە ناو دڵی گەڕێکی پەراوێز و جەماوەر خەباتەکانمان لە ناو چینی هەژار و چەساوە بکەین ڕێکخرا و کەسی ڕۆشنبیر پەروەردە خوێندنی باڵا وە لە هەمان کاتیشە گۆشەنیگایەکمان بێ بە مەسلەی ئاو سامانی کشت و کاڵ و ژێربەنای ئەمنی خۆراکی ئەو وڵاتە و حقیقەتیشی نازانم خەڵکی ئێمە هەستەکەم کەم سەرنجیانداوە من لەگەڵ کادری باڵای هەندێک حیزبی ڕۆژەڵات و باشوور و باکووری شقسەم کرد هەندێکیان لە بیریان چوەتەوە یا بە باشی تێنەگەیشتون لە 2013 پرۆسەی ئاشتی هەڵوەشایەوە زیاتر لەسەر مەسلەی ئاو بوو یعنی پەکەکە پۆلیسی بەندا و چوو پیان بڵێ کاکەەوە بەنداوە بەجێ بێڵن ئەوان تەقیان کرد و پۆلیسی کوژرا و پرۆسە بەو بیانوت حکوومەتی تورکیا پرۆسەکەی هەڵۆشانە و خەڵکەوێت پەکەکە توندوتیژی ناکرێت حکوومەتێ هەنگاوچووی دێتە پێش ئەویش هەنگاوی هاتووەتە پێش کە و توێشکەین لەولاوە بەنداوەکان وا لێ بدات کە هەموو ئاوی کوردستانی باکوور بەرە بۆ ناوچەکانی دەوروبەری خۆی بیاتە ناوچە تورکەکان بیاتەوە ناوچانێکە خۆی دڵی پێوەیە ئیشی پێێتی یعنی تۆ کە ئاوی وڵاتێکت دزی نەوتی وڵاتێکت دزی قسەکردن لە ئاشتی معنای نامێنێ بۆیە بێ خەڵکێکی بزێوتر بۆ ڕەنگە یەکەم هەنگاوی ئستراتیژی لەو بواری سیاسی شارچەر من زۆر شارەزای و بوارانێم بەهێزکردنی کۆنگرەی نێونەتەوەی کەنەکە پێکهێنانی ئەو کۆنگرەی کە دیسان دەست پێشخەری ئۆجاڵان بوو کە هەموو حیزبەکان دابنیشن پێکەوە کۆنگرێکی هەمیشەییان هەبێت و نوێنەریان هەبێت لەوێ و کە بینیمان کۆسپوتەگەرەکان چەندێک گەورە و زۆر بوون و ئەسڵەن وای لێ هەت ئێستا ناتوانانی هەر باسیشی بکەیتەوەمانە لەبەرەوە ژێرخانەکە ئامادە نیە لەبەرەوە ئاستی خوێندەواری خەڵک لەو ئاستانە و بیری قسەکەی تریشم بکەوینەوە کە تقریبان 12 پێش دەقەکردم هەوڵ بدەین هەموو منداڵێکمان بەتایبەت ئەو گەڕێکی چینی هەژار و ئەوانە هەموو منداڵێکمان 1 و 2 سەرەتایی و لە باخچەی ساوایان تۆزێ بە وردی و جوان ئەوەندە بیرکاری علوم مافی مرۆڤ ئەو سیانەیان بە وردی بە جوانی پێ بوترێت مرۆڤێک ڕادێت کە زوو خۆی ئەگونجێنێ لەگەڵ پرۆسەی ئاشتیە زوو خۆی لەگەڵ پێشکەوتەکانی سەردەم و ئەوانە ئەگونجێنێ زوو ڕووە کاتە شتی باش بەجێی دایمە ڕووی لە شتی خراپ بێ ڕووی لە کردداری خراپ بێ ڕووی لە بۆچوون و ئاراستەی خراپ بێ ڕووی لە ناسازگاری بێت ڕووە کاتە سازان و ئاشتی و ڕێکوپێکی و داهێنان و بەرهەمهێنان ئەو سێ چوار شتە بۆچوونی برای بچووکتانە و هەرچەند من ڕەنگە ئەسڵەن لەو ئاستێش نەبم کە پێشنیارم هەبێت پرۆژەم هەبێت بۆ بابەتێکی ئەوها گرنگ بەڵام لەبار خۆمانەوە ئەوەندەی ئەزمون و خوێندەواریمان بوو ئەوانە دێتە بەرچاوم کە ئەگەر حیزبە کوردیەکان و گەلی کورد و گرنگ نییە حیزبێ یا گەل بێ منێکی مامۆستا منێکی پەرستار منێکی بازرگان منێکی فلان لە ناوچەی خۆمەوە لەو شوێنەی خۆم تێدام دەستکەم بە هەندێک هەنگاوی ئیجابی بۆ ئەو 4-5 شتە